6 ساڵ لەمەوبەر لەگەڵ دەستپێکردنی پەخشی کەناڵی ئاسمانی پەیام خێزانێک لە قەزای سۆران منداڵەکەیان ناو دەنێن پەیام. ئێستا پەیامیش تەمەنی بووەتە 7 ساڵ. لە ساڵڕۆژی لەدایکبوونیدا پەیامی پیرۆزبایی بۆ کەناڵی ئاسمانی پەیام دەنێرێت. پەیام ئیسماعیل لەگەڵ کەوتنەکاری پەخشی کەناڵی ئاسمانی پەیام ئەویشچایی بە دنیا هەڵهێنا. وریە ئیبراهیم دایکی پەیام لەگەڵەوەی دڵخۆشە بۆشانی پەخشی کەناڵی ئاسمانی پەیام ئەوکات باسی خۆشەویستی خۆی بۆ کەناڵەکە دەکات و دەڵێت پەیامی کچی لە خۆشەویستی بۆ کەناڵەکە ناوە هیوادارە هەردووکیان تەمەنیان درێژ بێت. هۆکاری ئەوە بوو ئەگە ئەو کەناڵە دانرا ئەوەلی دڵم زۆر پێی خۆش بوو لێ ناوم لێنا پەیام هیوای سەرکەوتن لە ئەو کەناڵەیە ئەخوازمتەوەی تەمەند درێژی لۆ پەیامێ ئەخوازم. پەیام ئیسماعیل ئێستا هاوشانی کەناڵی ئاسمانی پەیام لەژێر سای دایک و باوکی باڵای بست گەشە دەکات. هەر بۆیە لەم ڕۆژدا ئەویش پەیامی خۆی بۆ کەناڵی ئاسمانی پەیام دەنێرێت. هاوڕەکانی پەیام جگەلەوەی هیوای بەختەوەری بۆ پەیام دەخوازن هاوکات داوا لە کەناڵی ئاسمانی پەیام دەکەن بەرنامەی مناڵانیان بۆ پەخش بکات تاوکۆوانیش بێبەش نەبن لە چێژوەرگرتن لە بەرنامەکانی پەیام و پێکەوە لەگەڵ پەیامی هاوڕێیان تەماشای بکەن. پەیامی تۆم پەیامە بۆ هەمووانە پیرۆزبای خۆم و ئاراستەی کەناڵی پەیام دەکەم. پیرۆزبای لە کەناڵی ئاسمانی پەیام ئەەکەم هیوادارم دەستخۆشیان لێ ئەەکەم هیوادارم بەرنامەی منداڵانمان بۆ داببەزێن. پیرۆزبایەکە لە کەناڵی پەیامەکەم هیوادارم سەرکەوتوو. پەخشی کەناڵی ئاسمانی پەیام وەک یەکەمین کەناڵی ئاسمانی ئیسلامی کوردی تاسەی زۆرێک لە موسڵمانانیشکان کە دەمێک بوو موسڵمانان چاوەڕێی وها تەلەڤیزۆنێکی خێزانی ئیسلامیان دەکرد. هەر بۆیە زۆرێک لە موسڵمانان لە خۆشەویستیان بۆ پەیام ناوی شوێن و مناڵەکانیان ناو ناپەیام وەکو دایکی پەیامیش دەیوت پەیامی کچیان هاوشێوەی کەناڵی ئاسمانی پەیام خەڵاتێکی خواین و پەیام بۆ ئەوان و کەناڵی پەیامیش بۆ گەلی کورد. هیوادارین تەمەنی هەردوو پەیام درێژ بێ ئینشاءڵڵا.